دانه وی سبه به درونیان ایریشی سربارگهین پارتیین کرد این روشلات کردستانی یل سینور سلیمانی و حول ریاتن کرن. ده انجام ایریشا دولتا ایرانی آل سربارگه که کمله شورشگر آل سینور پارزگاه سلیمانی ده نه پیشمرگه جیانا خوش دستانه. اندامکی کمیته ناوندی کمله شورشگر از احمد کشین کردستان ایرانی لسر ایریشین به درون و مشکان این سر کامپینوان آگاهی پاربکرین هات را گهاندن کو ناوندا کمله شورشگر از احمد کشین کردستان ایرانی یا زرگوی زلیا سلیمانی به 6 مشکان هات بمب باران کرن و آگر پیکت. برپرس کمله شورشگر عبدالله عزربار لسر انجام ایریشی اشکره کرکو ev agahî dan parvekirin danê sibehê bi 6 muşekan êrişî serbaregeha me ya Zirgewês ya li Sînorê Parêzgeha Sulêmaniyê hate kirin li gorî amarên destpêkê herî kêm neh şehîdên me hene û îhtimal heye ku ev amar zêdetir bibe. Her wiha 2 kes birîndar bûne ji ber ku agir didome 2 kes windan e. بەڵێ سڵاوتان لێ بێزەم کاتتان باش دیارە لە دوای ئەوەی کە ئەمریکا هێرشەکانی بۆ سەر ئێران دەست پێ کردوانێ هێرشەکانیش بۆ سەر هەرێمی کوردستان دەستیان پێ کردوانێ و لە بەرەبەیانی ئەمڕۆیە چەند هێرشێکی جیاواز کراونەتە سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان لە نێویانە ئەو هێرشێکە کرایە سەر با بڵێن زڕگوێزەڵا ژمارە قوربانی لێکەوتەوانێ من بۆ ئەم مەبەستە پەیوەندیم کرد بە بەڕێز ئیدریس کولاهدوزیان کە بەڕێزیان ئەندامی کۆمیتەی ناوەندی و هەم بەرپرسی پەیوەندیەکانی حزبی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە لە سلێمانی بە منی وت کە لە ئەنجامی هێرشەکەی بەرەبەیانی ئەمڕۆیە بۆ سەر بارەگاکانیان لە زڕگوێزەڵا 9 شەهید دراوە 9 پێشمەرگە شەهید بووە و 3 پێشمەرگەش برینارە چەند پێشمەرگەیەکیش تا ئێستا دیار نییە کە چارەنووسیان با بڵێن بەکوێ گەیشتووە لەبارەی سێ برینارەکەش و ئاماژەی بۆ کرد کە ئەو سێ برینارە لە ئێستا لە نەخۆشخانەکانی سلێمانی چارەسەر وەرئەگرێن سوتاون با بڵێن جستیان سوتاویەکی زۆری پێوەیە ئاماژەی بۆش کرد ئەو هێرشانەکە کراوە هەم کراوەتە سەر کەمپەکە هەمیش کراوەتە سەر دەرەوەی کەمپەکە وە قوربانیە زۆرەکانیش کە دراوە لە دەرەوەی کەمپەکە بووە وتی کە جێگەی سەرسوڕمانە چۆن پێشمەرگەکانیان لە دەرەوەی کەمپەکە بە ئامانج گیراون ئەمە شتێکە لای ئەوان با بڵێن جێگەی پرسیارکردنە هەر ئەمڕۆ ئاسایش بڵاوی کردوانێ کە لە بەرەبەیانی ئەمڕۆیە با بڵێن 7 هێرش کراوەتە سەر هەریەک لە هەم زرگوێزەڵا هەم قسرد لە قەراخ هەمیش گردی هەم قسرد هەم گردی کوپان هاوکاتی ئەوە دژە تیرۆری کوردستان ئاماژەی بۆ کرد کە لە 4 و 19 خولەک بۆ 5 و 25 خولێکی بەیانی 8 هێرش بە درۆنی بۆمبڕێژکرا و کراونەتە سەر سنووری هەولێر و سەرجەمیان لەلایەن هاوپەیمانانەوە تێکشکێنراون و زیانی گیانیان نەبووە نەمەوێت ئاماژە بۆ بەم کە ئەم گۆڕانکاریانە و هاوکاتی ئەم گۆڕانکاری و با بڵێن هێرشانەکە دەستیان پێکردوتەوانێ کێڵگەی گازی کۆرمۆر بەرهەمێنانی ڕاگرتووە ئەمە ژوای کردووە کە کاریگەریەکی ئابووری زۆر دروست بکات ئێستا با بڵێن هەر ئەمڕۆ نرخی هەریەک لە جۆرەکانی بنزین 50 دینار بەرز بووەتەوانێ لە ئێستا نرخی سوپەر بە 450 دینارە لە کاتێکا دوێنێ کەمتر بوو هەروەها محەسن بە 1300 دینارە نۆرماڵیش ئێستا هەر لیترێکی بە 1100 دینارە نرخی گازیش لە 875 دینارە بۆ 925 دینار بەرز بووەتەوە هاوکات گازی ماڵان گازی LPG لە 425 دینارەوە بۆ 500 دینار بەرز بۆتەوە کە ئەمە با بڵێن بارگرانیەکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە هەموو ئەمانە پەیوەندی بۆ هێرشانەوە هەیە کە دەستیان پێ کردووە لە ئێستاشدا کارەبا کەمی کردووە بەهۆی ئەوەی کە با بڵێن کێڵگەی کۆرمۆر ڕایگەیاند کە ناتوانن گازی پێویست بۆ وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا هەناردە بکەن ئەمە وای کردووە کە لە ئێستای هاوڵاتیان چەند کات دژمێرێک بێ بەش ئەبن لە کارەبای نیشتیمانی لە بەرامبەرە بڕیار دراوە کە مۆلیزەکان لە هەریەک لە شارە جیاوازەکان ئیشیان پێ بکرێتەوانێ ئەمە تەواوی زانیاریەکان بوو ئالا ئەس دخوازم vêjî bipirsim wan bixwe li Sulêmaniyê ne ev êriş dema ku tên pêşxistin bi taybet li ser Sulêmaniyê bandoriyekî çawa çê dike di heman demê de ev ciyê ku êriş ser çêdibin çiqas nêzî Sulêmaniyê ئەو هێرشانەی کە کراوە وەکو بینرێت یانی لە دیمەنەکانی پشتی منەوە با بڵێن ڕۆژی سلێمانی ئارامە و ینی ئەوەی دروست نەکردو با بڵێن
نائاسایش یاخود ناسەقامگیری لە ناوچەکەیە هەبێت بەڵام ئەو شوێنانەی کە با بڵێن بارگای حزب ڕۆژهەڵاتەکانی لێ کراوەتە ئامانج هەر ئێستا من پێم وتراکە لەو کاتێکە لەگەڵ ئێوە قسە ئەەکەم هێرش کراوەتە سەر کەمپی سوورداشی با بڵێن کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کە ئەویش با بڵێن لقێکی تری کۆمەڵێ و حیزبێکی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەم هێرشانە با بڵێن لە کاتێکایە کە هەرێمی کوردستان بێلانی خۆی ڕاگەیاندووە بەڵام وەک وتم ڕەوشەکە وەکو ئاسایش سەقامگیرە بەڵام ئەوەی کە کاریگەری و دڵڕاوکە لە نێو خەڵک دروست ئەکات و کاریگەریەکانی زیاتر ئابووری و با بڵێن لەسەر دارایی خەڵک هەم لەسەر کارەبا هەم لەسەر نەوت کە ئێستا نەوتیش با بڵێن گران بوو ینی نەوتیش چۆتە سەر و 200,000 دینار بەرمیلێکی 200 لیتری لە کاتێکە ئێمە لە چلی هاوینین واتە کاریگەریەکەی زیاتر ئابووری